لەناسۆر و خەموژانە لە غیرەت و ورە و وزە و خۆشەویستی تێکۆشانە بەڕێی خەباتی کوردانەی شا مەحموود و شێخی مەزنی پیرانە بە تەجروبەی میلەتی کوردی بێشوانە بە کڵپەی گڕی باوەڕی مسڵمانە چاوەڕێبووم لە بەرتیشکی مەشخەڵی ڕێی بیری سەیدی زیندانە هێزێکی وا لەدایک بێ بڵێن ئۆخەی ئەمە هێزی ئیسلامە لە ڕووی دۆستانی دڵسۆزە وا بە شەرمە و لە ڕووی دوژمنە بەسامە هۆ هێزی گەنجی جیهادی زایەڵەی کاروانی شادی هێزی هیوا گزنگی ڕۆژی ئازادی تۆ شمشێرەکەی مغیرەی دەنگی سوڵتان العولەما و قوتابیەکی زیتەڵی فقهەکەی ئیبن تەیمیەی چمش دەبووی لە عومری کەمی ئێمەدا لەدایک بووی هەزار شکر هەزار ئۆخەی کە ئێمە بووینە هێزی تۆ و تۆش زادی هەوڵ و ڕەنجیمەی دەبەیعەت بێ هەتا تۆ هەی دروشمی ما دەنجی دلێری سدیقە کە لە ڕۆژی سەختی ڕەتدا هەموو جیهان بیستی گرمەی ئەیونقەس الدین هذا وأنا حي والسلام عليكم ورحمة الله